ئەکرێت کورد لە ئێستادا نێوماڵی خۆی ڕێک بخات و وەکو دەوترێت یەک ڕیز و یەکدەنگ و یەک هەڵوێز بێت یاخود لە ئێستادا هەنگاوێکی لەو جۆرە کاتەکە درەنگە بۆی و هەندێک سەختە. زوو کە باسی چارەسەری کێشەکان ئەکرێت ئەوترێت کە داعش هەیە و شەڕی مووسڵ و ئۆپەراسیۆنی مووسڵ هەیە و دوایەوەی کامە کۆتایی هات کێشەکانیش خۆیان چارەسەرە بن. ئایا فعلەن لە ئەرزی واقعدا ینی دوای داعشێندە قۆناغێکی ئارام و بێکێشەیەکە هەموو کێشەکان تەخیر بکرێن و دوا بخرێن بۆ ئەوەی لە دوای شەڕی داعش چارەسەر بکرێن؟ ڕایەکەیە پێی وایە کە لە ئێستادا زیاتر لە هەر کاتێک کورد چاوی ناحەزان و نازانم دوژمنان و نەیارانی لەسرە وەکە لە بەرپرسەکانیشە پرسیت چه حکومی بێ چه حەزبی بێ هەمویان هاوڕان لەسەرم قسەیە. ئایا ئەوان چه هەنگاوێکیان ناوە بە ئاراستەی ڕوبەڕووبوونەوە و ڕێگریکردن و یاخود کەمکردنەوەی کاریگەری ئەم نەیاریە کە بەرامبەر بە کورد دەکرێت؟ لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە هەموو کورد هەرسێ سەرۆکایەتێکە، پارتە سیاسیەکان، پەرلەمانتارەکان، قاعیدەی جەماوەری حزبەکان، بێلایەنەکان هەر لە مناڵێکەوە تا گەورەیەک نیگەران بوو بەرامبەر بە ئەوەی بەرامبەر بە کورد کراوە لە باکوور یاخود دوورتر بڵێم ئەوەی بەرامبەر بە دەمێرتاش و هاوڕێکانی کراوە لەلایەن حکوومەتی تورکیاوە. هەمویان نیگەران بوون، هەمویان بێتاقەت بوون، هەمویان بەیان نامەیان دەرئەکرد دژ بەمە. ئایا دەکرێت ئەم یەکدەنگیە بۆ نێو خۆی باشووریش بەکار بهێنرێت و کاریگەری ئیجابی لێ بکەوێتەوە؟ من لە پێشەکێکە زیاتر ناڵێم چونکە تەوەر زۆرە قسەی لەسەر بکەین. بەرنامەکەی ئەم شەوم بە میوانداری هەریەک لە بەڕێزان عەتا شێخ حەسەن ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی، مەجید ساڵح هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان، ستران عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی کوردستانی نوێ بەخێرانتانەکەم سەرسەر و سەرچاوماناتن. کاک ئەتاگەر من لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەرەوەی لە کۆتاخاڵی پێشەکیەکەم باسم کرد، یعنی تازەترین نوێترین ڕوودا و کە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوویداوە ئەوە بوو کە بەرامبەر بە کوردانی باکوور کرا و بینیمان هەموو حزب پارتە سیاسیەکان من بانە ڕۆمەوە تەفاسلەوە هەموو لایەک هەموو کوردێک باسی باشوورەکەین هاوڕا بوو کە ئەمەی بەرامبەر بەم کوردانە کراوە هەنگاوێکی خراپە و تورکیا بەرە و ئەوە ئەبا کە دیموکراسی چیتر جێی نەبێتەوە و تند و تیژی جێگەی بگرێتەوە لە بری زمانی حیوار. ئەکرێت ئەم یەک هەڵوێستی و یەکدەنگیە لە هەرێمی کوردستان بەکار بهێنرێت بۆەوەی هەموو هاودەنگ و هاوڕابن نەک تەمان ئەبێ بە جیاوازیەوە قسەمان لەسەرەوەیە بەرامبەر بە پرسە استراتیژی و نەتەوەیی و نیشتیمانیەکان هاوڕابن یاخود کات درەنگی کردووە ئەو هەنگاوە هەندێک مەحاڵ و سەختە. سپاس بۆ جەنابەت، سڵاوم بۆ بەڕێزان کاک مەجید و کاک ستران هەیە. وەڵای من پێش ئەوەی ینی لەو حەدەسەوە خوێندنەوە بۆ یەکگوتاری و ڕێخستنی نێوماڵی کورد بکرم ئەکرێت لە مەودایەکی دوورترەوە تەمەشای بکەم، چونکە تۆ بە هەر حەدەسێک کە خوێندنەوەی سیاسی بۆ بکەیت ینی مولزەمە بە ڕەهەندەکانی کاتەوە، کات ڕابردوو ئێستا و ئایندە ئەگەر سێ ڕەهەندی با بڵین دیسپلینکراوی کات بن ڕوئیای هێزە سیاسیەکان ئەکرێت لەم سێ محەتەیەوە بخوێنیتەوە. من وە کادریکی پارتی دیموکراتی کوردستان ئیسرا لەسەرەواکەم کە پارتی لە مێژووی خۆیان ضرورەتی دروستبوونی بەخشینی ناسنامە بوو بە تاکی کورد. جەنگی جانی دووەم تارمایی و ڕەشی بەسەر کۆی منتقەکای هەنابوو، لە ناو ئەم تارمایی و ڕەشی و لێڵاوەی دوای جەنگا کیانی کوردی بوونی نەتەوەیەک بە ناوی کورد مهدد بوو بۆ مکافەحە و بۆ فەنابوو. پارتی لە کاتێکا دروست بوو لەو تەوقیتا کە دروست بوو بیزات هەدەف لە دروستکردنی پارتی کۆکردنەوەی توانان نەتەوەیەکان بوو بۆ بەخشینی ناسنامە بە کورد و بۆ پاراستنی کیانی نەتەوەیی وەک عەرزم کردی لە مەترسی فەنابوون. ئەمە پرۆژەیەکە ئەگەر هەر هێزێکی سیاسی لە چوارچێوەی لە سیاقی نیشتیمانە و لە سیاقی نیشتیمانی بوونا تەمەشایکە ئەخاتە سەر شاڕەی دروستکردنی گوتاری نیشتیمانی. زایدەن ڕەهەندی دووەمی حەدەس ئێستاە. ئێستا پارتی پرۆژەی هەیە بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد، پرۆژەی ڕیفراندۆم، پرۆژەی سربەخۆیی کوردستان. ڕیفراندۆم سەرباسی ڕیفراندۆم بەڵێ من مەبەستم پرۆژەکە بەلەوەی بچینە سەرباسی ئەوە. تۆ هاوڕای لەگەڵ ئەو ڕایی کە ئەڵێ نێوماڵی کورد نێوماڵێکی پەرتەوازەیە؟
ڕەنگە تا حدێک پەردەوازدە بێ بەڵام تۆ لە ئیرادەی مقاومەتی خەڵکی کوردستان و لە ئیرادەی مقاومەتی پێشمەرگەوە سەیریکەی ناوماڵی کوردستان ئەو ناوماڵەیە واجهەیە بەردەستەواژەی پێشمەرگە واجهەیەکی پۆزیتیڤمان پیشانی دنیاوە کە ئێمە یەکگرتووین ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان و تەواوی حزبەکانی تریش کە پرسیارتان لێ یەکرێت کە دەم ئەکەنەوە ئەڵێن ئێمە لەگەڵ یەک ریزین ئێمە لەگەڵ یەک دەنگین بەڵام کە ئاگاتە ئەرزی واقع ئەم شتە نابینرێ کەواتە خەتاکە کێیە کاگ یادگارخۆی گەر پارتی نییە و گەرگۆڕان نیە و گەریەکێتی نیە و گەر کۆمەڵ نیە و گەر یەکگرتوو نیە و گەر تەواوی پارتە سیاسەکانی دیکە نییە ئەمە منطقی سیاسەتە بەس مەجالم بە بۆی پەیامی خۆم بگەێن کە تۆ باسی ئەوەکەی ئەبێ هۆکارەکان چییە کە ناوماڵی کورد ڕێک نییە ئەبێ لە هۆکارەکانەوە بوویت من هەندێک نموزەجی زۆر زیندوت پێڵێم بە زمانی خەڵک هەندێک چەمکی سیادی هەیە مەفروزە خۆی فەرەزیەیە کە هەموو هێزە سیاسیەکان کۆبکاتەوە بۆ نمونە ئاڵای کوردستان چەمکیی سیادیە ئەبێ هێزە سیاسیەکان لە چوار پارچەی کوردستانە ئەگەر بیانەوەی خاوەنی گوتاری نیشتیمانی بن لانی کەم لەژێر چەتری ئاڵای کوردستانە کۆ ببنەوە ئایا هێزە سیاسیەکان لەژێرە ماڵایە کۆبوونێتەوە هەندێ هێزی سیاسیە لە کوردستانە نەفیم ئاڵایەکە لەبەرەوە لە چەمکی ئاڵاوە تۆ ناتوانانی لەگەڵای خاوەنی گوتاری نیشتیمانی چەمکی دووەم ئەوەیە کە مەسەلەن تۆ هێزە نیشتیمانیەکان ئەبێت لە ڕوئیای نیشتیمانیەوە سەیری ئەوە بکەن قەزەی ئێمە قەزەیەکی نەتەوەییە قەزەی مافە خورانی مافە قەزەی تەسبیتکردنی چیانە هەندێک هێزی سیاسی لە چوارچەوەی کوردستانە قەزەی کوردیان ترنجانۆتە ناو قەزەیەکی مەسەبیەوە کەواتە لێرەوە دیسان نایەڵێتتر گەر زیاتر ڕوونیکەیتەوە چۆن ئێستا مەسەلەن با ئێمە نموزەژی ڕۆژئاوای کوردستان وەرگری لەوێ قەزەیەکەیە بە ناوی قەزەی کوردی بەڵام هێزێکی سیاسی ئەم قەزەیی ترنجانۆتە ناو مەشاکیلی مەسهەبیەوە وای لێ کردووە لە خەڵکو و لە ئێمە و لە باڵێن ساحەی کوردستانیشی تێکداوە من مەبەستم ئەوەیە کاڵم یعنی هێزەکان لە ڕوئیای نیشتیمانیەوە کۆ نەبوونەتەوە باسی باشوورم بۆ بکە باشووری کوردستان باشووری کوردستان باسی ئەو واقعی ئێستم بۆ بکە واقعی ئێستا لە چ ڕوویەکەوە من بۆ باس بکەم لەو ڕۆی کە ئەوترێت نێوماڵێکی پەرتەوازەمان هەیە دوو پارتی سیاسی نابینیتەوە لەسەر خاڵێک کە لە بەرژەوەندی خەڵکا بێت متفق بن بۆ باشووری کوردستان من یەک نموزەجت پێڵێم مارشی نیشتیمانی ئەو مارشەیە کە هەزاران کوڕ و کچی کورد جانی خۆی پێبەخشیوە هێزێکی سیاسی کە مستعید نییە لەبەر ئەم مارشە هەستێ چۆن تۆ لە ڕوئیای نیشتیمانیەوە سەیری ئەم هێزە بکەیت چۆن لەگەڵ یا خاوەنی یەک گوتاری نیشتیمانی زمانەی کە یەکسەر سڕینەوەیە سەبەبی کێشەکان بێت ئەمی من مەبەست سڕینەوەیە نابعکسەوە من لە تەسامحەوە دەستم پێ کرد لەوە دەستم پێ کرد کە ئەڵێم ضرورە ناوماڵی کوڕ ڕێک بخرێتەوە مێژووی ئیسپاتی کردووە کەی ناوماڵی کوڕ ڕێک خاڵانەی ئاماژەت پێدات ورد دێنە سەری ڕای میوانەکانی دیکەشم وەرەگرم بەڵام من چەند بەرنمەیەکە بە شێوازێکی شەکەم کە چارەسەردانەنێم بۆ 3 دقەی کۆتایی بەرنمەکە و بە پەلە بڵێم کاتم نەما پێم بڵێ لە ئێستادا ئەبێ چی بکرێت بۆ ئەوەی ماڵی کورد لە باشوور یەکڕیز بێت پەرتەوازە نەبێ ئاوەدان بێت بێکێشە بێت چونکە ئەوترێت گەر باشوور بەڕێکوپێکی کارەکانی بکات کاریگەری ئیژابی لەسەر بەشەکانی تریشە بێت بە کورتی پێم بڵێ وردەوردە دێمەلام ئەولەوێتی ئێستەی هێزە سیاسیەکان لە باشووری کوردستانە با بڵێن شەڕی داعش و برنەوەی شەڕی داعشە چونکە مەترسی تیرۆر لە بەردەرگای کوردستانە تۆش پێ دوایە کە بێت چارەسەرەکان تاخیر بکرێن ناچارەسەر تاخیر بکرێ ئەولەوێت تۆ ئەگەر هێزەکان لەوە کۆ ببنەوە کە دژی تیرۆریزم بوەستنەوە کەواتە خطابێکی مشترەکیانەیە بەرامبەر تیرۆر ئو مەترسیە جیهانی کەواتە ئەتەوێ بڵێ کە ئەبێت هێزەکان لە ئێستادا هەموو ناکۆکیەکان بەلا بنێن و بیر لەوە بکەنەوە کە شەڕێکی ناوی شەڕی مووسڵە و ژنێکی ناوی داعشە مەترسیەکەیە کە مەترسی ئیرهابە لەسەر هەرێمی کوردستان هێزەکان ئەبێ لە بەرامبەر مەترسیەکانی تیرۆریزمە یەکریز بن خاڵی دووەمە مەڵێ پێشەکەوی پرسی ڕێفراندۆم کە باسەکەم ڕێفراندۆم پرۆژەیە کە تاقیکردنەوەی تەورەکانی شعبیە بەڵێ ئیرادەی شعبیە پارتی خاوەنی ئەم پرۆژەیان با بڵین و فراوانتر سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەی خستۆتە ناوەندی سیاسیەوە لەسەر باشووری کوردستان مشارەکەکردنی تاکی کورد لە بڕیاردانی چارەنووسی سیاسی پرۆژەیەکە بۆ ئەوەی هێزە سیاسیەکانیش کۆ بکاتەوە تۆ ئیرادەت هەیە بۆ ئەوەی تاکی کورد مشارەکە بکەی لە بڕیاری سیاسیە چ جای ئەمە هێزە سیاسیەکان مشارەکەی ئەم پرۆسەیە بکەن نابێت بە دروستکردنی گوتاری نیشتیمانی و بڕیاردانی چارەنووس لە منتیقەیە ئەمە ئەو هەدەفەیە کە بۆ کادرێکی پارتی لە ڕوویای حیزبەکان زۆر کاک مەجید جەنابتان وەکو هەڵسوراوێکی دیاری بزوتنەوەی گۆڕان ئەمە و پرسیارە بکەم یعنی ئەوترێت لە ئێستادا نێوماڵی کورد نێوماڵێکی شپرزەیە نێوماڵێکە تا ڕادەیەک
کەس بەگوێی کەس ناکە کەس خەتی کەس وەکو لە کوردەواری ئەوترێت کەس خەتی کەس ناخوێنێتەوە و بە شێوەیەک لە شێوەکان هێندەی ئیش لەسەر تۆخکردنەوەی جیاوازیەکان و یەکتر سڕینەوە ئەکرێت هێندە ئیش لەسەر تۆخکردنەوەی خاڵە هاوبەشەکان ناکرێت و وەکو ینی یەکتەن باشوور تەعامل بکە هیچ نەبێت لەم قۆناغەیە تا چەند هاوڕای و بۆچی ئەگەڕێنیتەوە لە ڕاستیەوە تەشخیصێکی زۆر دقیقە واقعەکەەوە پێمانەڵێ ئێمە ماڵی کورد تەنها لە ڕۆ سیاسەکەیەوە نییە کە ئێمە ئێستا لە بەریەکە ڵۆشاوەتەوە لە ڕۆ ئابوووریەکەیشەوە لە بەریەکە ڵۆشاوەتەوە وردەم ڕۆ ئابووریش تەسیراتی لەسەر کۆمەڵایەتێ بێت لە ڕۆ کۆمەڵاتەکەیشەوە تەسیراتی هەیە و کاریگەریە سلبیەکانی تا دێت زیاتر دەرەکەوێت و هۆکارەکانیشی گۆکو پرسیارت کردەوەی جەنابەت هۆکارەکانی لەو کاتەوە دەستپێکە ئێمە لە ساڵی 1992ەوە لە دوای ڕاپەڕین دەستکرا بە دروستکردنی کۆمەڵی موسساتی دەوڵەتداری ئەو موسساتانە خۆی لە پەرلەمانی کوردستان نبینێتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان نبینێتەوە و لەگەڵ ئیشکردن بۆ دروستکردنی سوپایەکی نظامی و ئیشکردن بۆ سیاستێکی پەروەردەیی گرنگ و ئیشکردن لەسەرەوەی کە اقتصادێکی سەربەخۆتە بێت لە ماوەی ڕابردووە بە تایبەتی بە تەحدید ئەڵێم لە دوای 2014ەوە و لە 2015 ئەمە گەیشتە لووتکە هەموو موسساتانەی کە دروست کرابوون و ڕەنجێکی زۆری بۆ درابووە کاری زۆری لەسەر کرابوو لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە پەکخرا و هەڵوەشێنراەوە بوو پەرلەمان پەکی کەوت دوجار ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حکوومەتێکی سست و زۆر لاوازە و ئەو ئابووریە سەربەخۆی کە ئیشمان بۆ یەکرد و سەربەخۆ بینێستا بووەتە ئابووریەکی یەکجار وات هەمووی لەسەر خەڵکەوتووە و خەڵکی گەیاندووەتە دۆخی لێواری ئەو پەڕی هەژاری و دامایی و بەدبەختی کە تا ڕادەی ئەوەی کە بپارڕێتەوە خەڵکی ئێمە بپارڕێتەوە لە حکوومەتی عێراقی بێچارە سەری کێشە ئابووریەکانی بۆ بکات کامە کارەساتێکی زۆر گەورەیە و لە هەمووی خراپترەوەیە کە ئێمە نەمانتوانین لە ماوەی ڕابردووە هەرچەند پێشمەرگە ئیسپاتی کردوکو عمل کە پێشمەرگەی کووردە بەڵام وەکو تا ئێستا ئێمە نەمانتوانێت هێزێکی نیشتمانی و نەتەوەی وا دروستکەین کە بتوانێت هێزی حزب نەبێت هێزی نیشتمان و نەتەوە بێت و هەمومان شانازی پێ بکەین ئەمە هۆکارەکانێک کە پەک خراوە و ئەمە وای کردووە کە یەکریزی ناوماڵی کورد بەو شێوەی کە ئیشی بۆ کرا بەو شێوەی کە دروشمی هەموو لایەنە سیاسیەکان بوو نەیەتە دی نقطەیەکی ترکە لە ئەمە بەنسبەت هۆکارەکانەوە کاک مەجید یعنی بۆ حەزم کرد ئیشارەت پێدەوەیە کە جەنابەت باست کرد مەسەلەی یەکەڵوێستی ئەمە بەرامبەر بە کوردەکانی باکوور لە ڕاستی هەموو لایەنەکان وەکو یەک هەڵوێز نین ئەو هەڵوێستانە دابەشە بن هەڵوێستی زۆر تون پشتگیریەکی تەواو تا ڕادەی ئیدانەکردنی تون و تا ڕادەیەکی زۆر و هەڵوێستی شەیە زۆر میانەڕە و هەڵوێتی شەیە زۆر متەخازل بەرامبەر بەم مەسەلەیە و مەسەلەی ئەتا شتێکی زۆر گرنگی وروژان مەسەلەی ئاڵای کوردستان لە ڕاستی ئاڵای کوردستان ئاڵایەکی مقدسە بەنسبەت باشووری کوردستانەوە و بەنسبەت لە پەرلەمانی کوردستانەوە کراوەتە یاساەوە خەڵک بە شێوازێکی مقدس هێنی کردو بەڵام قەتحەم خەڵکی ئێمە ڕازی نییە لەژێر ئەم ئاڵایە تۆ حیساب بکەیتە سەر کوردەکانی ڕۆژاوە کە زۆر پێویستیان بە دەرمانێ لەژێر ئەم ئاڵایە تۆ ڕازی بیت بە هێنانی لەشکری داگیرکەرێکی وەک تورک بۆ ناو کوردستانی باشوور کەواتە تۆ بۆ ئەوەیە گەڕێنیتەوە کە سیاسەتێکی ژیرانە لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە لەلایەن پارتە سیاسیەکانەوە پێڕەو نەکراوە بۆیەش ئەم پەرتەوازی و ئەم نێوماڵە شێواوی لێکەوتووە ژیرانە نییە سیاسەتێکی نەتەوەیانە پەیڕۆ نەکراوە ئێمە ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە سیاسەتێکی نەتەوەیانە پەیڕۆ بکەین لە بەرامبەر هەموو بەشەکانی کوردستانە لە ڕۆژاوای کوردستان بەو هەموو ڕاجیاوازەوە سیاسەتی نەتەوەی جێبەجێکشتی زۆر گرنگ کۆمانەکاتەوە سەرڕای هەموو جیاوازەکانمان مەسەلەی کوردبوونمانە یەک شتی زۆر گرنگمان کۆمانەکاتەوەی کە هەموو داگیرکەرەکانی کوردستان ئیش بۆ سڕینەوەی کوردەکەن لە هەر شوێنێکی کوردستانە بۆ هەر دەستکەوتێکی کوردەکەن لە هەر بەشێکی کوردستانە بێت کەواتە ئێمە ئەم استراتیژیە گرنگە مهمترە بەنسبەت ئەوەی کە ئێمە یەک دەنگ بین تاکەوەی کە من و کاکعتا جیاوازیمانەیە لە شتێکی استراتیژیەتە چۆن لە خەونەوە ئەکرێت بە واقع و حەقیقەت و ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان یان ڕای شخصی جەنابتان چ پرۆژەیەکتان هەیە بۆ ئەوەی لەم نازانم ئەمە چاڵێکە تێکەوتوین ئەلەم وەستانەیە کە ئیتر وەستانێکە ناخۆش بووە کە ڕەیەک لەلایەن حزبێکەوە درێت حزبەکەی بەرامبەر یەکسەر ڕەدیەکاتەوە بە تایبەتی لە ئێستادا وڵاتیان هەرێمی کوردستان دەزانن کە
گۆڕان و پارتی بە هیچ شێوەیەک خاڵێکی هاوبەش لە نێوانیانە نەماوە خەڵک وایە بینێت من ناڵم خاڵی هاوبەش نەما خاڵی هاوبەش زۆرە لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان وەکو باسم کرد خاڵە نیشتمانی و نەتەوەیەکانە کە کاتی خۆی ئەمە بە پرۆژە مەدراوەتە سەرۆکایەتی هەرێم کاتی خۆی من دوو نموزە لەو پرۆژانت پێش بۆ خوێنمەوەی بۆت باسەکەم کە کاتی خۆی بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی ڕێخەری گشتیوە بەڕێز کاک نەشیروانەوە دراوەتە سەرۆکایەتی هەرێم ئەو کاتە دراوەتە بەڕێز کاک مەسعود لەیان کاک نەشیروانەوە پرۆژەکانیش یەکەم پرۆژە کە زۆر گرنگە مەسەلەی یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستانە کاتی خۆی کاک نەشیروان کە چوو سەردانی کاک مەسعودی کرد بە پرۆژەی ئەوەی کە سوپایەکی یەکگرتو دروست کرێت بەوەی بەم شێوازە یەکەم بۆچی ئەنجامی نەبوو ئەسا بۆ تەڵم یەکەم یاسایەکی تۆکمە ئامادە کرا ببرێت لە پەرلەمانی کوردستانە تەجنیدی ئیجباری کرێت و بە شێوازێک کە سوپایەکی یەکگرتو دوور لە حیزبایەتی دروست بێت بۆ هەرێمی کوردستان و ئەو دوو سوپایی کە ئێستا هێزی هەفتا و هێزی هەشتا بمێنێتەوە خۆی بەڵام ڕێگە نەدرێت دەیتر خەڵکی تر بچێت لەوێ زیاد کرێت بەڵکو وردە ئەم سوپایە ئیش بکرێت لەسەر توانەوەی لە ناو سوپای یەکگرتووی کوردستانە ئەم پرۆژەیە خراە بەردەست ئەو کاتە بڵێن کاک مەسعود هەم سەرۆکی هەرێمی کوردستان و هەم قایدی قواتی هەرێم بوو فەرماندەی گشتی ئەم پرۆژەیە لەلایەن کاک مەسعودەوە کە خودی کاک نەشیروان پێشکەشی کردو ڕەت کرایەوە و ئەمە پرۆژێکی نەتەوەیی نیشتمانی بۆ زۆر کاریگەرە پرۆژەیەکی تر کە حەزەکەم باسیکەم زۆر بە کورتی بێ ئەو پرۆژەی ئەو ناوچانەیە کە ئێستا داگیر کراون و لە خۆشبەختانە لە دوای شەڕی داعشەوە ئەمووی گێڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستانە ئەو ناوچانە لە ساڵی 75ەوە بگرێت کۆنتریش وردە ئیشکرا بوو لە چۆڵکردنی لە هاوڵاتیانی کورد بزوتنەوەی گۆڕان لە ڕێگەی ڕێخەری گشتیەوە پرۆژەیەکیاندا بە پەرلەمانی کوردستان و بە سەرۆکایەتی هەرێم و بە حکوومەتی هەرێمی کوردستان کە لەوێت مستەوتەناتی کوردی دروست کرێ و ڕێک ئیش بکرێت بەوەی کە چەندین مجەمع و شار دروست کرێت لەو ناوچە دابڕاوانە و خەڵکەکە بگەڕێنەوە بێت تەنانەت ئەو ئاوارانەی کە داوایەش ڕەت کرایەوە بڵێ ئەمە داواژ ئەو ئاوارانەی کە بەشەکانی کوردستان لە ڕۆژهڵاتی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان و لە باکووری کوردستان کە لێرن لە جیاتیەوەی بمێنێنەوە لە مجەمعاتی ئۆردگاوشتیوا ببرێن لەو شوێنانە ئسکان کردەوە پرۆژەی ڕەت کرا دوو پرۆژەی نەتەوەی گرنگ بوو بۆ یەخستنی ماڵی کورد باش کاک مەجید من ئەمڕۆ لە فەیسبوک لە ینی سەرچاوی فەرمیەوە نەبووە بەڵام هەر ئاوا کە گەڕام لە فەیسبوک بینیومە ئەوترێت کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە بەرپرسانی بزوتنەوەکەی وتووەکە لە ئێستادا پرسی کشانەوە تاوتوێنەکەن و دوای بخەن بۆ قۆناغی دوای ڕزگارکردنی مووسڵ شتێکی وا هەیە بە فەرمی ئەوەی من ئاگدارم ئەم پرسی مەسلەی کشانەوە لە حکوومەتە پرسێکی تازە نییە پرسێکە هەر لەو کاتێک کە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان جواب دران و پێشتریش ئەو کاتێش کە لە ناو حکوومەتە بوو لە ناو گۆڕانە دەنگێکی وا بوو کە ئێمە کە لە ناو حکوومەت هەستەکەن ئەمە خزمەت بە سیاسەتی نەتەوەی ینی هەرێمی کوردستانەکە لەم کاتەیە بۆ نمونە ئەوترێ پێشمەرگە لە شەڕە ئەمە ڕای من نییە ئەوترێ پێشمەرگە لە شەڕە بۆ نمونە هەرێمی کوردستان لە حاڵەتێکی نائاساییایە کاتێکی گونجاو نییە تۆ بێی ینی خەڵک بە دەرەجەی یەک قاعدەی جەماوەری خۆت بە دەرەجەی دوو و حکوومەت بە دەرەجەی سێ مەشغوڵکەی سەقاڵکەی بە پرسی کشانەوە ئەزمەیەکی تریان بۆ زیاد یادگار لە هەرێمی کوردستان لە هەموو دنیا حکوومەت کە دروستەکرێت بۆ دووشتی زۆر گرنگ دروستەکرێت یەک خۆشگوزرانی بۆ هاوڵاتیانی دوو بەرگریکردن لە هاوڵاتیان ئێمە لەوەتی ئەم حکوومەت بەتایبەتی ئەم کابینە دروست بووە وردە ئەو خۆشگوزرانەی کە ئیشمان بووە کردەوەی کە بۆ خەڵکی بەدی بێنین وردە بەرەو بەدگوزەرانی ڕۆیشتووە ئەو هیوا و ئاواتەی کە خەڵکی بوو بۆم حکوومەتە لە ڕاستیا جۆرێک لە وەڵامی پرسیارەکەی من بیتەوە بۆی بچمەلای کاکستران بڵێ بزوتنەوەی گۆڕان بەڕسمی لەلایەن پارتی دموکراتی کوردستانە وەزیرەکانی نێراوەتەوە بۆ ماڵەوە ینی بەڕسمی لە ناو حکوومەتان نییە تاکو بەڵام ینی باسی واکەن کە ئەکشێنەوە کەواتەیە ئەوەی هێشتا خۆتان بە بەشێک لە حکوومەتە کارزانن دەرەنجامێک حکوومەتێک لەلایەن ڕێخەری گشتیەوە هیچ داوایەکی لەو جۆرە کراوە ئێستا شتێکی ڕسمی ڕێخەری گشتی گەر شتێکی هەبێت بە ڕسمی ڕایەگەێن زۆر سوپاس دەکەم کاکستران لە زۆر جێگەی جیاواز چ بە نووسین و چ بە چاوپێکەوتن و لێدوان باست لە قۆناغی بڵێن شەڕی مووسڵ و دوای مووسڵ کردەوە ئاماژەت بە زۆر خاڵداوە من ئەمەوێت لێرەوە بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە ینی ئەکرێت ئێمە
وەکو ئەوترێت هەموو هێلکەکانمان بخەینە سەبەتەی قۆناغی دوای مووسڵەوە یان لە ئێستادا ئەبێت پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەر لەوەی کە جەنابتان بە شێوەیەک لە شێوەکان و مەسلیەکەتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەکە تا ئاگاتە حزبەکانی دیکەش هەنگاو بنێن بەرەو یەکدەنگی و یەکڕەنگی هیچ نەبێت تا ئەم قۆناغە تێپەڕێن. بڵێ زۆر سپاس. من پێم وایە ئەمە بۆی ینی نقاشێکی موفق بکەین بێگومانی من ویلایەتە حیزبەکانی خۆمانەکەین بەڵام ئەگەر زیاد لە پێویست ناچاوی بەناوی حیزبەکانی خۆمانە قسە بکەین دەرفەت نادێن بۆ ئاسۆیی فراوانتری بیرکردنەوە. قۆناغی دوای مووسڵ گرنگە نەک لە بەرەوەی ینی تێمە هەموو هێلکەکانمان دەخێنە قۆناغی دوای مووسڵ بەڵکو لەبەری قۆناغێکە لە پێشمانە ینی جا هێلکەکانمان لە سەبەتە بەجێ بێڵین یان سووری کێنەوە بیخۆین هەر قۆناغی مووسڵمان لە پێش ئەمە واقعەکە دوای مووسڵ چۆن لەگەڵی تەعاملەکەین. ئەگەر ئێمە طبیعەتی سیاست و طبیعەتی حیاتی اجتماعیش وایە ئەگەر تۆ خۆت بۆ شتێک حاضر کەی پێشوەخت بەگوێرە ئەو حازرایەتی کە دەیکەی هەڵسکۆت لەگەڵ ئەو شتاکی کە دێتە پێشت وەگەریش خۆت بۆ حاضر نەکەی بەگوێرە و هێزەی کە لەو لەحزە هەتا بەگوێرە مە بتەعاملکەی بیرو باوەڕەکەی من لە چەند جارێکە کە باسم کردم ئێمە نەمانتوانێت ئەو یەکریزەی کە پێویستە بۆ قۆناغی داهاتوو جێبەجێ بکەین لەبەرەوە ئێمە بەم هێزەی کە هەمانە کە پەرتین و کە باڵێن مەشاکلمان هەیە دەچێت ناو شەی ڕزگارکردنی مووسڵەوە بەڵکو جا پرۆسەکە خۆی لە کاتی ممارەسەی شەڕەکەیە هەلومەرجێکی تازە بێنتە پێشەوە کە ئێمە کارتی کوردی لە چەند بوارەکە بەکاربێن وەک ئەوەی مەسەڵەن هەستەکەی کورد کارتیە بێ لەسەر دەکەم جا مەسەڵەن بۆ نمونەی ئێستا تورکیا تا ئێستاکە بۆی نەبوو بەشداری کە لەگەڵی بەڵام ڕەنگ تورکیا کۆڵی نەداوەلەوەی هەر هەوڵەدا بەشداریکە ڕەنگە هەوڵ بدا هەفتەی داهاتوو مەسەڵەن لە شوێنێکە بەڵکو پێشمەرگە خوانەکەرانیان هێزی عێراقی مەسەڵەن لە شوێنێکە شکست بیانن بۆ بڵێ ها نەموت من بەشداری پێ بکەن یعنی لەبەرەوەی نەیتوانێت مەسەلەی بەشداریکردنی خۆی حەسم کە لەگەڵ عێراقیەکان لەگەڵ مەسەڵەن پێشمەرگەی کوردستان لەگەڵ ئەمریکا هێزی نێودەوڵەتی نەیتوانێت ئەمە قەناعەتیان پێ بکە کە ئەو پیاوی باشە و دەتوانێت بەشداری بکە ئەمەی بۆ فرسەکە بەجێشتووە ئێمە نەمانتوانین ئەم یەک ریزیە کە پێویستە بۆ ئەم عملیە بەدی بێنین ئەڵێن جا بەڵکو ئەمەلەی مەسەڵەن بۆ منە جەناب باس کرد گرتنی سەلاحەدین دەرمێتاش لە یەک لەحزەیە موقفێکی موحەدی دروست کرد ئەگەر چی کاک مەجید وتی اختلافات هەیە ینی لە تەفاسیل گەربم بووری کاکستران ئەوە ڕەت فعل بوو ینی ڕەت فعل نییە پێش بەرنامەکە مناقەشێکی بچووکمان کرد باس لەوە کرێت کە کورد ئەو لەحزەی لێ ئەدرێت ینی پەرچەکردارێکی هەیە ویتر دوای فترەیەکە و بینیت طبعا خۆ کورد 15 ڕۆژی تر گەرتۆ لە فەیسبوک بگەڕی ڕەنگەت یەک پۆست نەبینی لەسەرەوەی کە ئەمە خراپە بەرامبەر بە جەماوەر ناکرێت جەماوەر بەشێکە لە تەعاتفێکی نێودەوڵەتی یان کوردنەتەوەی لەسەر مەسەلەیەک بەڵام دوای ئەوە تۆ ئیتر بێ محتەریفەکانی سیاست ئیشە بکەن مەسەڵەن لە نمونەی سەلاحەدین دەرمێتاشە ئایا سەرکردایەتی سیاسی کورد بە حەزبەکانی کوردستانەوە با سەرکردایەتی کە اعتیباراتی ئیقلیمی نێودەوڵەتیان هەیە ئەتوان تا چەند مەسەل لەگەڵ حکوومەتی تورکیا قسە بکەن کاکە ئەمە خراپە خۆ بێگومان تۆ ناڵی پێت وایە کاریگەریان بۆ نمونە ئەمە ڕەنگە بتوانانی ئەمە خۆجاگە خۆتی خۆ سیاسەتی چکەمان نییە خۆ بالمناسبە هەندێک جار هێزی سیاسی ئەگە تۆ نەزانین چۆن بەکاری بێنی وە کوێنی لێ دیا کاتی خۆی لە جەنەرال مشەرەف لە پاکستان ئەسلحەی نەوەوی هەبوو ئەسلحەی نەوەوی هەبوو ئەمریکا پێویست ئەگەر هاوکاریم نەکەی لە ناوبردننی قائیدا ئەوە ناڵم ئەو بەرنامەیە تاوەکەی اینجا کاریکاتێک بڵاو کرد لەسەر جەنەرال مشەرەف ئەوان لە جیاتیەوەی چەکەنەوەیەکە ببێتە هۆی پارێزەری پاکستان جەنەرال مشەرەف دانیشتووە ینی نەکە شەو نخوونیەکە بە دیار چەکەنەوەیەکەوە ینی تۆ بۆ بە خاڵی لاواز ینی هێرزێکت نەبێ بتوانین بەکاری بێن ئەمەیان مەسەلەی خۆی چۆن ئەم قۆ سیاسیە بەکاردێنی لەسەر یەک ریزی من حەزەکەم کەم برادران ئیشارەتیان پێدا خۆی دەبێت تۆ ئینسان پێش هەموو شتێک نەتەوەی کورد ئەبێ مەرجەعێکی بۆ ئەم پرۆسە ینی چی ئێمە مەسەن یەک ریزیە بین لەسەر چی مەرجع مەسەلە لە وڵاتە دیموکراسیەکانە ڕەنگە دەستور بێ ئێمە هێشتا نەمانتوانین بگەینە قۆناغی دەستور جا هۆکارەکە هێشتێکە ئەوە مەسەلەیەکە واقعەکە کە دەستورمان نییە دەشێ سەرکردایەتێکی تاریخی بێ دەشێ مەسەلەن بۆ نمونە پەرلەمانی کوردستان بێ دەشێ خۆی ئەمانە هیچ شیان نەبێ وەکو بەریتانیا دەستوری نییە بەڵام تەقالیدێکی سیاسی هەیە مەسەلەن بۆ نمونە لە ئینسان کە پێویست ناکات لە کتێبان بیخوێنێتەوە گەزستان هات پێویستە قەمسەڵە بکاتە بەری ئەمە پێ دەڵێن دابونەریتێکی ئەمە سروش بەسەر توی فەرزەکە کە بەم تەریقەی خۆت پارێزی ئەگەر ئێمە دەستوریشمان نەبێ با بڵێن قانونێکیمان نەبێ ژیانمان ڕێخە ئێمە بزوتنەی کوردایەتیمان هەیە لە ساڵی ڕابردووە بزوتنەی کوردایەتی لە ئەزەماتەکانە چۆن تەسەڕوفەکە ئێمە دێین
هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان یان گۆڕان یان پارتی یان زەحمەتکێشان یان کۆمەڵی ئیسلامی هێر هێزە لەم هێزانە هەڵوێستی ئەمانە دەگرین ئەی پێوین بە پێوەری کوردایەتی ینی بۆ مادەرەکە مەتر و نیوەکە مەترێکە 2 مەترە ئەمانە ئەکرێ ینی مەرجەیەک بێ لە ئەوەی کە بۆی ئەمە سەنجێک ریزی بکەین خاڵ یەکەم خاڵی دووەم لە ڕاستیا کۆمەڵی کوردستان و هەموو کۆمەڵێک لە دنیادا کۆمەڵێکی متعددە میزاجی جیاجا هەیە بیرکردنەوەی سیاسی جیاجا هەیە لەسەر ئەساسی ئەو بووینە بە چەند حزبێک چەند حزبی جیاجاشمان هەیە هەستەکەی ئەم ینی کۆمەڵی کورداوی شتەوای کردووە کە بەخراب بشکێتەوە ئێستا بۆ شەرح دەکەم جا کۆمەڵی کورداوی کۆمەڵێکی تر دەوڵەمەند و فەقیهیە کۆمەڵێکی تەبەقیە جا ئێمە دەبێت ئاشتی کۆمەڵایەتیمانە بە ئاشتی کۆمەڵاتی چی ڕێکێخا یان دابونێتێکی کۆمەڵایەتی یان یاساڕێکی دەخا مەسەرەن داونێتی کۆمەڵایەتی وێڵە کە کاکە تۆ دەوڵەمەندی یارمەتی خەڵکی فەقیر بدە ئەمە قانون نییە بەڵام قانون بە زەریبا من ناچارەکە مەسەن شتێ لە پارەکانی خۆمەگە دەوڵەمەند یان ئەمە شتێک دەبێت ڕێکیخە ئێمە دەبێت پێش هەموو شتێک لەوە پرسین بۆچی ئێمە نەمان نیمانە ئەم شتانەمان نیە ئەم ئەساتانەمان نییە کە ئەم وەزیفە جێبەجێ بکە من پێم وایە ئێمە لە کوردستان وەکو دەستورمان نییە سێ مؤسسەمان هەیە کە دەتوانین ئیتارێکی سیاسی بێ بۆ بەڕێوەبردننی پەیوەندی حزب سیاسیەکان سەرۆکایەتی هەرێم کە تووشی ئەزمە بۆ هەموو کە ئەم برادرانی پارتیش حاشا لێ ناکرد بەوەی سەرۆکایەتی هەرێمەوە سەرۆکایەتی پەرلەمانیش پەکخراوە ئەم حکایەتە من بە پەلە دیگەم چکەمان ئەوە زۆر باسمان کردووە تقریبا تامی نەماوە بەهۆی پەککەوتنی پەرلەمانەوە بێگومان حکومەتیش ناتوانێت ئەدای وەزیفە بکات کە لەسەر شانێتی چونکە ناتوانێت جێگەی پەرلەمان بگرێتەوە یەکەم دوو شت هەیە پەرلەمان دەیکات یەکیانەوە جیهازی ڕقابەیە خەڵک لە خۆی ڕۆ بەڕێوە لە حکومەت دزە بەڵام من نوێنەرم هەیە لە پەرلەمان ئەم حکومەت ئەم نوێنەری من لە پەرلەمان دەیسەلمێنە کە حکومەت نەخێر بەنەوە عشقی و کۆتایی پێدا حکایەتەکە تەشریعشمان پێویستە ئەمانە مەسەرەن ئێستا پەرلەمان ناتوانێت حکومەت ناتوانێت ئەم تەشریع ئەگەر من ڕەبتی بکەمەوە بەوەی بەشێک لە کاراکردنەوەی پەرلەمان ڕۆڵی ئەبێت لە یەک ریزی یەکێکە لە ڕۆڵە گرنگەکان با پێت بڵم بۆ کاکرد ئێستا کە مەسە ئێمە قسە سەیری حکومەت بکە مەسەن سەرۆکایەتی حکومەت قسە لە سەر دەکڵە یارمەتیماندەن لە حەلی ئەو قەزایانی کە هەیە بۆ نمونە ماوەی پێش حکومەت یاریە وتی با کۆبوونەیەک بکەین بین مەسەلەی نەوتان بۆ شەرحکردن ینی وادارم بابەتەکەمان لەسەر نەوت نەبێت کە بەخۆ ئەوەندە باس کراوە بەقەدەر کسوف و خسوفی لێ دەزانم بەڵام بۆ شتێک لەوانەیە و باسیەکە نەکرێ بەرنامەیەکی تری لەسەر بکەین بەجیا بۆیە من زۆر ئەمەوێت لە تەورەکە بمێنەوە لە تەورەکە بۆی بمێنەوە مەسەلەن حکومەت اقتراحێکی کرد خۆی ئەگەر ئەمە خۆ ئەکرا حزبەکان ئەم کۆبنەوەشکە من نووسیشم دەکرێت حزبەکان بچن ئەم کۆبنەوە لێ بڵێن کاکە ئێمە بۆ بانکن پەرلەمانتارەکانمان بانکن پەرلەمان کارا بکەنەوە وەزیرەکانی گۆڕان بچێتەوە بۆ حکومەت ئیشی خۆیان بکەن پێت وایە کارە نەبوونی پەرلەمان لە مەسلحەتی تەواوی حزبەکانە هەرێمی کوردستان ئەوترێت کاکستران ینی ئەوترێت گەر بە قسەکەی جەنابەت بێ یەکێ لە پایە سەرەکیەکانی یەک ریزی یەکێک لە خاڵە گرنگەکان کە ئەکرێت لە ڕێوە یەک ریزی بکەین بە واقع پەرلەمانی کوردستانە چکە نوێنەری تەواوی چین و توێژەکانی چکەم چ زیاد بۆ هەنگاو نراوە بۆی ئەمە بکرێت بۆ یەک ریزی بێت با بۆ شەرحکەم پیاوەکان دەڵێن جاکوتی بێ زۆر سپاس دەکەم پیاوەکان دەڵێن جا ئەگەر مەسەلەن جێبەجێ ناکەوە ینی معلومە خەتای مەسەلەن من و کاک مەجید و کاک عینا کاک عەتای خەتای خەشکەنیە خۆی ئەمە ئەم پێوەران تۆ بێت تحلیلکە مەسەلەن بۆ نمونە من و کاک عەتا چی کۆمان ناکاتەوە خۆ لق و مەڵبەند کۆمان ناکاتەوە ئەو لە لقی خۆی داوامەکە من لە مەڵبەندی خۆم داوامەکەمەوە ئەوەی کە کۆمان دەکاتەوە مؤسساتە مشتەرەکەکانە ئەگە ئەو مؤسساتانە ئیشی خۆیان نەکەن پەرلەمان سحر نییە پێمان وایە سحری هەموو ینی گۆچانی سحری پێ هەموو قەزایەکان حەل دەکات بەڵام ئێستا حکومەت یاریمی کوردستان ئەڵێ پێویستیم بە ڕاوێژە ئەم ڕاوێژەیەکی نیشتیمانی کوردستان و بزوتنەی گۆڕان دەتوانن لە ڕێگای مؤسساتەکانی خۆیان و بەشداریان لەو مؤسساتانە بیکەن حکومەت یاریمی کوردستان پێویستیم بۆی بە مامۆستاکان قەناعەت بە مامۆستا بێنی کاکە پارە نەماوە باشە کێ ئەتوانێت قەناعەت بە مامۆستاکان بێنە غێر ئەبێت تو هەست بکەی من هەست بکەم بەشێک لە مەسئولیت منی یەکێتی ناڵم شکستێکێت لە حکومەتە بەڵام منی ئینسانی عادی هەست بکەم کە مەسئولیتێکم لەسەر شانە بۆی ئەو مەسئولیتم مارەسە بکەم کە من تێیدا نەبم ناتوان ئەو مەسئولیتم مارەسە بکەم من ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کۆبوونەوە دەکات من ملتزمم بەو قەراتەی کە کۆبوونەوە بەڵام من نازانم کۆبوونەوەکە چی باشە مەسئولیتی تەواوی لە هەردوو میوانەکەم کە چارەسەر چییە چارەسەرەوەی ئێمە ئەم دوو شتە ڕەچاو بکەین کاکین یەک ریزی نیشتیمانی کوردستان بوو ئەوەی نەبێتە هەرجاری من مەسەلەن من بۆ منە بڵێم وڵایەکی ریزی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە هەمومان فەلافل بخۆین ئێکا کە مشتێکی تازەیە ئەبێ ڕێککەوین کە یەک ریزی نیشتیمانی کوردستان بریتێ لەو ئەساسە ڕئیسیانەی کە مەسەن لەسەر ڕێککەوتی مەسەن گەلی کورد مافی خۆیەتی ئەمە بکە مافی خۆیت ئەمەی بەدەست بێنێ ئەم شتانە کە تحلیل کرا
ئیتر تۆ نەک هەم ڕۆژە مەسەڵەن من وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بێم ڕێخی چیتر کاک یەخی بزرگترین گۆڕان بگرم لە کاتی ریزی نیشتمانی سەر بێت نابێ ئێمە هەموو ڕۆژ یەک شتی تازە بڵێن دەبێ هەندێک ئوساس هەیە دای بنین ئەو کانکە بۆ سیاسی ڕۆژانە بەجێبێن واتە یەکریزی نیشتمانی کوردستان بە پاراستنی یەکەم تەنەوە ینی فرەیی و فرەیش بەوە دەبێت کە ئامرازێکە بن فرەیە بە بڕێەوە ئەگەر ئامرازێک نەبێ باش ئەم ئامرازە کێە ینی خەڵک لەکوێ قسە دەکا یان لە پەرلەمانە یان لە سەحافەیە یان لە مەسەل لە خۆپشاندان یان لە متەدەیات و یان لە کۆڕی لەم بابەتانەیە ئەبێ ئەم مؤسساتانە ئێمە دابنین کە بۆ ئەوەی ئەم وەزیفەی تیاموارەسە بکەین یەکگرتوی خۆمان و جیاوازیش خۆشمان لەوە زیاتر دوا بخرێت درەنگە بێ هەر ینی خۆسەیەکی لە هۆکارەکانی پەککەوتنی بزوتنی سیاسی لە کوردستانە ئەوە کە پارتی هەندێک جار قسەی باش دەڵێت و هەندێک جار ناکە کە زۆر جار قسەی باش دەڵێت بەڵام گوێی لێ ناگین لەبەرەوەی ئێمە تێدانی مەسەڵەن ئێمە دیسان دەڵێ وەکو وەکێتی ناڵێ مەسەڵەن بۆ نمونە گۆڕان هەندێک جار مقتەرەحاتی باش تەقدیم دەکات بۆ نمونە بەڵام سەیرەکەی کەس گوێ ناگەێت چونکە گۆڕان جسمێکی غەریبە بە مؤسسەکە زۆر یەکێتی دەیڵێ بەڵام گۆڕان و پارتی گوێ لێ ناگرێت توی ئیسلامی گوێی لێ ناگرێت چونکە تەماس و زۆر ئاوێتەبوون نییە سپاس دەکەم کاکستان کاگاتا ینی خاڵێکی گرنگی لە کۆتایی قسەکانی ئەو ڕوژان هەموو خاڵەکان گرنگ بوون بەڵام ئەمەیان بۆی من بیکەم بە پرسیارێک ڕای تۆ کاکمەجیدیشی لەسەر وەرگرم هەستەکەی ئێستا بۆ نمونە هەر شتێکی باشیش لەلایەن گۆڕانەوە تەڕح بکرێت لەبەرەوەی گۆڕان تەڕحیەکە پارتی پێی مەقبول نییە شتێکی باش لەلایەن پارتیەوە تەڕح بکرێت لەبەرەوەی پارتی تەڕحی کردووە گۆڕان یان لایەنێکی تر پێی مەقبول نییە یعنی هێندەی ئیش لەسەر سیاسەتی عینادی و کە لە ڕقی کراوە هێندە ئیش لەسەر ئەوە نەکراوە مادام شتێکی گرنگی و ڕوژان ژینگەکە وای عقلێت بێ ژینگەی سیاسی کە خلاف و ناکۆکی هەیە بەڵام ئەم ژینگەیە دروستە یا ژینگەیەکی نادروستە من دروست نییە تا نەتیجەکەی بەڵێ کاکەتاڵێ ژینگەکە وای کردو و ینی کاکستان متفقە لەسەرەوەی کە ئێستا وایە تۆش پێت وایە ئەزانی من لێ خاڵ لەوەی ئاخیری کاکستان لەگەڵیم ئێمە هەمومان ینی با بڵین کوڕی حەزارەتێکی ناو حەزارەتێکین حەزارەتەکە پڕە لە خوێن و پڕە لە یەکتسڕینەوە و یەکتر قوبوڵ نەکردن بۆیە ئەمە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر با بڵین ئەدای هێزە سیاسی خۆمان دووباراکەینەوە بەڵام ئەوەی مەترسیە بۆ خۆی ینی سروشتی ئینسان وایە لە باتنی خۆیان چەمکی توندڕەوی هەیە هەموو ئینسانێک بە شێوەیەکی نسبی بەڵام کاتێ هێزێکی سیاسی کار لەسەر ڕێخستنی ئەم توندڕەویە بکە شتێک بەرهەمیە لە سیاسەتا پێوترێ فاشیت مەترسیە لەسەر کایی سیاسی لە هەر یەکەیەکی جوگرافیا بێ من ئەگەر ئیجازەم بە دوای پرسیارەکەی جەنابەت شت زۆر باسکرا حەزەکەم هەندێک با بڵین کۆمنتم لەسەری هەبێت ئێمە بزوتنەوەی گۆڕان خاڵی مشتەرەکمان هەیە ڕەنگە کاک مەجید ئاماژەی بەهانێ شتێک کرد ئێمە بزوتنەوەی گۆڕان لانی کەم لە فراکسیۆنە پەرلەمانەکانمان لە ناو پەرلەمانی کوردستانە کۆ ئەبینەوە گرفتی بینی پارتی و گۆڕان ئەوەیە کە گۆڕان تەفەهومی منطقی پارتی ناکات بە چ منطقەیەک بۆ منطقەی اتفاقێکی سیاسی لە بینی ئەم دوو هێزا هەبووە بە موجبی ئەو اتفاقات تەوافقی سیاسی کراوە بۆ داواشکردنی پۆست و پلە و پایەکان لە هەرێمی کوردستانە دوای ئەوەی نەچینە سەر ئەوەی لەسەر چیە پارتی 38 دەنگی خۆی لەو متمانەیە کە بە سەرۆکی پەرلەمانی بەخشیوە ئەی چێشێتەوە ئەمە حەقێکی شەرعی پارتیە ئەو تەوافقە سیاسی کە کراوە لەسەر پێکێنانی مؤسساتی بەڕێوەبردن و بیزات پەرلەمانی کوردستان پارتی تەرۆریستی لەسەرەیە هەڵی وەشانوێتەوە خۆ ئەمە ینی ترکابە کەس نابێ حەقی هێزێکی سیاسی باشە ئەبێ بزوتنەوەی گۆڕان کاکاتا ینی زۆر جار لەلایەن بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕەنگە جەنابیشت باس لەوە ئەکرێت کە هەندێک هەنگاوی بزوتنەوەی گۆڕان هەیە لە ینی درک نەکردنیانە هەست نەکردنیانە و مەسئولانە تعامل نەکردنیانە لەگەڵ کێشەکانە هەست ناکەن ئێوەش لەو لەحظەیە کە هەڵەسن بە سەرۆکی پەرلەمان ئەڵێن ئیتر تۆ بۆت نییە هەر بێتە هەولێریش وەزیرەکانیش ئیزنەدەن لەو تەوقیتات چونکە تەوقیتەکە 10 ساڵ پێش ئێستا نەبووە ینی لەم کاتەیە بۆ کە ئێمە لە شەڕی داعشا بووین لەو کاتەیە بۆ کە ئێمە یەک دنیا مەشاکلمان هەبوو لەو کاتەیە بۆ کە موچەمان نەبوو هەست ناکەن ئەم هەنگاوی پارتیش یەکێک بۆ لە ڕۆڵە سەرەکیەکان کە وای کردووە بە تەواوەتی ناوماڵی کولێک بترازێ خب تۆ زین لە سەرەتای بەرنامەکەت باسی کار و کاردانەوەت کرد ئایا عملیەکە کار یا کاردانەوە باشە موقفەکەی پارتی مەسەرەن لە بخەیتە خزمەتی تەوەرەکە و سپاس دەکەم هەر بیزات تەوەرەکە باسی کار و کاردانەوەکەی ئایا
کار بوو یان کاردانەوە بوو بەریژدانەوە ئەوەی پارتی کاردانەوە بوو بەرامبەر ئەو تند ئاژوویەی کە تهدیدی ئەمنی وڵاتێ کرد ئەمەلی سیاسی لە وڵات خەریب و تێکەچوو وڵات هەمووی خەریب و غەرقی ئەزمەیەکی زۆر قوڵە بوو لە ناو تێکچوونی وڵات و تێکچوونی ئەمەلی سیاسیە ڕەنگە پارتی تێکدانی پەرلەمانی هەڵبژار بێت کە ئەمە ئەوەنترە بۆ ئەوەی کۆی ئەمەلی سیاسی تێک نەچێت با پەرلەمان هەڵوێستێکی لێ بکرێ عادەنەزەرێکی تیا بکرێ تۆ هەندێک چەم کرد لەگەڵ بزوتنەوەی گۆڕانەوە من یەک شتی کە بۆ قسەکانی جەنابەت بە حزوری کاکمەجید زیاد دەکەم کێشەی ئەم بزوتنەوەیە ئەوەیە کە لەلایەن نوخبەی سیاسیەوە کۆمەڵگە ئاراستاکرێ کاکرد لە کاتی ئەحداسی شوباتە کوردستان لە ئەزمە و لە قەیرانی داراییان نەبوو بڵێن خەڵک هاوارە با بۆ حکومەت وەرە بمژێنە وەزعی خەڵکی کوردستان زۆر باش و تێر و تەسەل بوو ئەسڵەن گەشەیەکی اقتصادی زۆر باش ڕووی لە بنیەی تحتی کوردستان و لە ژیان و لە ئاستی گوزەرانی خەڵک کردبوو بەڵام ئەم بزوتنەوەیە لەبەرەوەی لەلایەن نوخبەیەکی سیاسیەوە گەنج و خەڵکیان ئاراستا کرد دژی سەروەریەکانی وڵات کارەساتی حەفەی شوبات بوو باشە بۆی نەچینەوە سەر کاغەسا بۆی یعنی کوردوەتەنی بۆی کای کۆن بەدبانەکەی تۆ باسی ئێستم بۆ بکە یعنی ئێستا دیسانەوە ئێوە کە مەسئولەکانیشتان لەسەرەوە کە دانیشن دیسان بە گۆڕانەڵێ تۆ لە هەفتەی شوبات تەحریزت کرد گۆڕانیشەڵێ تۆ ئاوات کردوی کرد لە دیێنە دەرەوە لە کۆبلەوەکە بێنەتیجە ینی خەڵک کەس ناکەنەوە بەم تەعاملەتان خەڵکتان بە تەواوەتی بێگی وا کردووە گەڕانەوەم بۆ ئەحداسی شوبات مەبەستم تەکمیلەی ئەم قسەیە بوو هێزی سیاسی نیشتیمانی ئەو هێزەیە کە شەرعیەت لە ڕەوتی سروشتی کۆمەڵگەوە لە توراسەوە وەرەگرێ کۆمەڵگەی کوردستان ئەوەی هینە خاوەنی توراسە خاوەنی ئەخلاقیەتی گشتیە ئەم بزوتنەوەی جاری وایە ینی خەرقی ئەدەبیاتی گشتی کردووە باشە چارەسەر چییە یعنی تۆ بە من بڵێ بە میدیا ناکرێت ینی وەکو کاک ستران وتی ئەوەنە وتراوەتەوە ئەم قەوانە ئەوەنە لێ دراوەتەوە بێتام بووە چارەسەر کە تۆ بە منڵی چارەسەر لە میدیا ناکرێت چارەسەر بە بڕیاری سیاسی بە گەڕانەوەی کوردستان و عملی سیاسی بۆ تەوافق و بۆ پێکەوە هەڵکردن بۆ بڕیاردانی مشتەرەک لە ئەو کەیسانەی پەیوەندی بە ژیانی خەڵک و بە گوزەران و بە مقاومەت و بە تەعاملکردنمان لەگەڵ بەغا بۆ ناکرێت هۆکی ڕوونە و پێت ئەڵێم کاکمەجی باسی ئەوەی کردیان جاریش کە تکراری کردەوە ئەڵێ پێشمەرگە هێزی حیزبیە ئەمە ئەدەبیاتی بزوتنەوەی گۆڕان فترەیەکە لەسەر ئەم چەمکە ئیشەکە من لە کاکمەجیە پرسم لەو ڕۆژانە لە تۆڕی کۆمەڵایەتی گرتەیەکی ڤیدیۆیی لە کۆنفرانسەکەی لەندەن بینیم برادەرێک هەڵەسێک کە بە چەپڵە ڕێزان استقبالی لێکەن باز لە کوشتن شەرعێت بە کوشتن باشە تۆ پێم بڵێ ئەمە چه خزمەتێکی تەوەرەکەی منە کاکاتا تکایە بۆی نەچینە لای ینی تەوەری فەرعیەوە بڕواتە بێت تەوەری فەرعیمان زۆرە قسەی لەسەرکەین بەڵام پێم بڵێ من پێتەڵێم چارەسەر چییە لە ئێستاە بەڵام تۆ بابەتەکە گەرمترەکەی من ئەڵێم خاڵە هاوبەشەکان چین تۆ دێ خائیش پێم بڵێ ئەمە خاڵە هینەکانە ینی تۆقکردنەوەی خاڵە جیاوازەکانە من پێم وتی ئەڵێم خاڵی مشتەرەکمان ئەوەیە کە لە ناو پەرلەمانە مشتەرەکین ئێمە سەعبی سیقە ئەو پەرلەمانی کە ئەبێ کارا بکرێتەوە کەی کاراکرێتەوە ئەزانین کەی کاراکرێتەوە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی دەسەڵاتێکی کەم نییە با من قسە بکەم باجای پرسیارەکە کەی بزوتنەوەی گۆڕان و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان تەفەهمی ئەوەی کرد کە پارتی دەنگی خۆی سەحبی سیقەی خۆی لە سەرۆکایەتی پەرلەمان کردوەوە بێ ئالێتی تر ببینێت اینجا ریزیە بێتەوە هەموو کوردستان و عملی سیاسی بکرێ بە ساقی کورسەکەی سەرۆکی پەرلەمان سەرۆکی پەرلەمان کەسێک بوو مەقبول نەبوو لەبەرەوەی نەیتوانی ئیدامە بە عملی سیاسی بە پەرلەمان شوێنی کاڵکردنەوەی جیاوازیەکانە کاکمەجید یعنی من لە قسەکانی کاگاتایە بۆم دەرەکەوێ کە وەکو بینەرێک وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستان هەستەکەم ینی یەک ریزی نێوماڵی کورد زۆر ساعبە لەبەر یەک خاڵی زۆر سادە و ساکار ئەویش ئەوەیە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵێک کورسی هەیە لە پەرلەمان کۆمەڵێک دەنگدەری هەیە و پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک دەنگدەر و کۆمەڵێک کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان و هەردوو لاش اعتراف بەواکەن کە بەبێ یەک ناتوانن سیاست بکەن و ناتوانن وڵاتیش بەڕێوە برن وایە ئەو حقەتێکە کەواتە بۆچی ینی ئەمە لەسەرەوەش مناقەشەکان هەر لەو بەو گەرمی و بەوتوندیەیە زانی حەزەکەم لە شتێکی زۆر گرنگەوە دەست پێکەم ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کاتێ چوون تەسیسی حکوومەتیان کرد لەسەر بەرنامەیەکی مشتەرەک چوون باش بەرنامەیەکی مشتەرەکەوەی کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی حکوومەت وەرەگرێ لە مقابلیەوە گۆڕان بزوتنەوەی گۆڕان خێری پێ نەکراوە کە سەرۆکی پەرلەمانی وەرگردو 25 کورسی هەیە 25 کورسی ینی نوێنەرایەتی 9 ملیۆن دەنگدەری کوردەکە کە پارتی 9 ملیۆن تۆزێک زیاتر دەنگدەری لە گۆڕان زیاتر کەواتە بزوتنەوەی گۆڕان کاتێک سەرۆکی پەرلەمانی پێدراوە ڕەحمی پارتی نییە و 37 کورسیەکەی ئەوان نییە سەرۆکی حکوومەتە 38 کورسیەکەی ئەوان نییە 25 کورسیەکەی ئێمە و
ئەوانەی هەندێک لە لایەنەکانی تر وای کردە کە سەرۆکی حکوومەتیش ببێتە سەرۆکی حکوومەت ئەگەر ئێمەش دەنگمان پێ نەدایە سەرۆکی حکوومەت نابووە سەرۆکی حکوومەت چونکە ئەو دەنگەی پێویستی ڕێژە دەنگە پێویست نەبوو بەدینە ئێنەکە لە پەرلەمانی کوردستانێ خاڵێکی ترەیە ئێستا ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان بڕیارمانداوە سەحبی سقا لە سەرۆکی پەرلەمان بکەین ئەو اتفاقێکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەمانە هەڵی وەشێنین زۆر باش هیچ لاریمان نییە بزوتنەوەی گۆڕانیش زۆر احتیادیە بەلایەوە و تەفاهمتان هەبوو بۆ تەفاهمیشمان هەیە بەڵام میکانیزمەکەی چییە میکانیزمەکەی ئەوەیە تۆ سەرۆکی پەرلەمان ڕێگە پێ نەدەی بڕاتەوە پەرلەمان و داوامی خۆی بکات یا میکانیزمە زانستی خوا بۆی بەس ئەمە تەواوی کەم میکانیزمەکەی تەواوی کەم ئەزان ببوورە ئەزای میکانیزمەکە چییە میکانیزمەکە نەبرنە سەری ئەو پەیامەیە کاڵێ 4 ساڵی ئارامی باشە 4 ساڵی ئارامی نەبیتە سەر هەڵگیشتن دروست تا ئەو لەحزەیە کە مەسەلەی کورسی سەرۆکی هەرێمی کوردستان و تەوابوونی ماوەی سەرۆکی هەرێمی کوردستان هاتبووە ئەمە 4 ساڵی ئارامی و هیچ کێشەمان نەبوو بەڵام قانون ڕێگە بە سەرۆکی پەرلەمان و بە پەرلەمان و بە فراکسیۆنەکەی تۆ و بە فراکسیۆنەکەی یەکێتی نیشتمانی کوردستانە بۆی منیش ڕێگە نادا قانون ڕێگە نادا کە بە ڕێز مەسعود بارزانی بەردەوام بێ لەسەر سەرۆکایەتێکی ئەبێ بێ چارەسەرێکی بودۆزینە کێ چارەسەر لەکوێ لە پەرلەمانی کوردستانە چونکە ئەبێ یاسایەک دەرکرێت بۆ ئەوەی کە سەرۆکی هەرێم تازە بێت یا ئەم سەرۆکی هەرێمە وەکو چۆن لە 30 حوزەیرانی 2013 تازە کرایەوە شێوازێک بدۆزرێتەوە بێت لە پەرلەمان ئەم مەسەلەیە چارەسەر بکرێت تەوافقکە لە دەرەوەش کرا بێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئێستاش قسەکەین لە هەر لەحزێکا بێ هەر بێتەوە پەرلەمانی کوردستان کاتێک ئێمە تەوافقکە هیچ کێشەی نەبوو هاتە سەر لەحزەی ئەوەی کە یاسایەک دەرکەین کاگە هەموو لایەنە سیاسیەکان جگە لە پارتی دموکراتی کوردستان یاسایان پێشکەش کردووە هێناتە پەرلەمانی کوردستان هیچ کێشە نییە میکانیزمەکانی خۆی خوێندنەوەی یەکەمی بۆ کرا خوێندنەوەی دووەمی بۆ کرا و دەنگی نێنا دەنگی قانونی نێنا بەس نقطەیەکی زۆر مهم وەیە ئێستا کە ئەمە سەگبەبی نییە کەواتای پەرلەمانی کوردستان با بەرد بچێ یاسای تر دەرکە ئیشی تر دەرکە ئەو مەسەلە ناوتەوەرە بەس ئەو پرسیارە کە پارتی دموکراتی کوردستان ئەوێت اتفاقی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەڵوەشێنێتەوە دەستی خۆش بێت بەڵام ئەم میکانیزمە بێت چی بێت لە پەرلەمانی کوردستانە ببرێت ناو پەرلەمانی کوردستان ئایا ئەم سەرۆکی پەرلەمانی کوردستانە متمانەی لە یاسێنینەوە لایەنە سیاسیەکان پارتی دموکراتی کوردستان دەنگ کۆکاتەوە لە ناو پەرلەمانی کوردستانە لایەنەکانی سیاسیەکانی تر کۆکاتەوە لەگەڵ خۆیان بیبەن و سەرۆکی پەرلەمان متمانەی بەڵام ڕێگرتن وەڵامی ئەوەم بیتەوە بۆ خۆتانیش باش نییە گەر بەم شێوەی ئێستا پرۆسەی سیاسی لە باشووری کوردستان بەم شێوەی ئێستا بەردەوام بێت زۆر بە کورتی ینی بمبوورەواڵێم لەبەر کاتەکەی لە 20 بۆ 30 چرکەیە پێم بڵێ مەترسی چیمان ڕوبەڕوو ئەبێتەوە لە داهاتوویەکی نزیکە گەر بەم شێوەی ئێستا بەردەوام من مەقالەیەکم نووسیەوە مەترسیەوەمان بۆ دروستە بێت کە ئێستا عەرەبی سوننە وردە پاڵ لە پشت لە کوور دەکات ئەو عەرەبە سوننە دروست بووە سەر بە شیعەکانە و لەگەڵ شیعەکانە ڕێیەکەون و یەکێک لە کارەساتە گەورەکانەوەیە لە ئایندا نەیارەکانی کورد لە بەغا دەنگی زۆرترێن ئەو وەختە تهدیدی هەموو کورد دەکرێت ئەو وەختە تهدیدەکە تەنها بۆ سەر پارتی دموکراتی کوردستان و بۆ سەر منتەقەی مووسڵ نییە بۆ سەر خانەقین و جەلەولا و سعدیە و شوێنەکان و کەرکووک و ئەمە مەترسیە گەورەکەیە کە من چاوەڕوانیە کە مەترسیەوەیە کە ئێمە لە ئەو متمانەیە کە هەمان بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆی کە ئێمە مجتەمەعی مەدەنین و پەرلەمانمانەیە و ئەتوانین خۆمان ڕێخێن و ئەتوانین ئیدارەی خۆمان بدەین ئێستا نموزەجێکی ناشرین لەوەی پەرلەمانی خۆمان پەگەخێن حکوومەتێکی وامانەیە اقتصادێکی فاشلمانەیە ئەمانە نموزەجانە پێشکەشەکەین کە گەورەترین کارەساتە نەک بۆ دنیا بەڵکو بۆ کوردەکانی ڕۆژهەڵات بۆ کوردەکانی باکوور بۆ کوردەکانی ڕۆژاوا کە ئێمە ناتوانین نموزەجێکی باش تەقدیم بکەین ئەوان چامان لێ بکەن زۆر سپاس دەکەم کاکستران لە جەنابتەوە داخلی تەوەرێکی تری بەرنامەکە بم کە باسکردنە لە سەربەخۆیی و ڕیفراندۆمەوەی کە کاکاتا لە سەرەتای بەرنامەکە چۆسەری ینی باسی سەربەخۆیی و ڕیفراندۆم ئەکرێ و خۆشت ئەزانی کاتێک کە باز لە سەروەری و ڕیفراندۆم ئەکرێت هیچ نەبێت ئەبێت یەکدەنگیەک لە ناوخۆ هەبێ بۆی بەدنیای دەرەوە بە وڵاتە زلهێزەکان بەوانەی کە پێویستە تۆ پرسیان پێ بکەی لەم قەزیەیە بەرامبەریان بڵێ من یەکدەنگم بەرامبەر بەم قەزیە هەستەکەی لە ئێستادا ئەبێت چی بکرێت لە نێوماڵی کورد بۆی بتوانین باسی سەربەخۆی و ڕیفراندۆم بکەین یعنی بێ بەڕێ ناوخۆی کوردستان پتە بکرێت وەکوتیشم یعنی عنوانەکەی وازەحە یعنی لەسەر دوو ستون وەستا ستونی یەکەمیان قبولکردنی یەکێتی ڕیزەکان ستونی دومیشیان
قبولکردنی ئەو فرەیەی کە هەیە ئەمە لە ناو مؤسساتە ئینەکە یعنی تۆ لە چیە مەسەلەن بۆم نەدەزانی زیاد لە پێویست فرەی ئەڕوا و خەریکە بێتە بەرەڵایی وە لە چیشە ئەزانی زیاد لە پێویست یەک ریزی خەریکەمانای دیکتاتۆرەتەکەێنێ لە ئەمە لە ناو مؤسساتە ڕێکی دەخەی ئیتر نا بەداخوازی یەکگرتنی ریزەکان خەڵک لە وەڵاو کابرای دیکتاتۆرە و نە بە فرەیی و دیموکراسی خەڵک لەمە بەرەڵایە ئەمە ینی میلەتی عاقڵ و زیرەک ئەمە دەکا خاڵی یەکەم خاڵی دووەم کاکە ئەو مەفاهیمانە کە بریتێ لەسەر بەخۆی و مافی چارەنووس و ریفراندۆم و هەموو ئەم مەفاهیمانە مەفاهیم چەند مەفاهیمی نەتەوەین ئەوەندەش مەفاهیمە ڕەبتن بە دیموکراسیەوە چونکەوە تاڵی ئەگەڕێمە بۆ ڕای گەلەکەم لە گەلەکەمە پرسم مەسەلەن چی بکەم لەگەڵ ئایندەی کوردستانە ئەمانە دەبێت بە طریقی دیموکراسی تەرح بکرێ و بە طریقی دیموکراسی قسەی لەسەر بکرێ وعادەتەن ئەو کەسانەی پەیامی ئەم جۆرەیان پێیە مەسەلەن با باسی حزبەکەی خۆم بکەوە یەکێتی نیشتمانی کوردستان کە پەیامی مافی چاری خۆنووسینی تەرح کرد خۆ نەهات بە زۆریەخی حزبی شوعی عێراق بگرێ بڵێ مافی چاری خۆنووسین ئیلا ئەبێ بەم شێوەیە بێ کە جەنابی مامجای لە کتێبەکانی خۆیان باسی کرد ئەوەی تۆشمان قبوڵە ئەوەی ئێمەش قبوڵکە و ئەوەی زەحمەتیەشمان قبوڵەکە لە هەموو لایەک بگیرێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی وا دەکات پرۆگرامی حزبی شوعی سەرکەوتوی بەسەر یەکێتیانی یەکێتی بەسەر حزبی شوعی سەرکەوتو بێ طریقەی ئیشکردنە بۆ ئەمینە یعنی سیاست هەر ئەوە نیە تۆ مەسەلەن بۆ منە هێزی سیاسی خۆت بەکاربێنی بڵێ مەسەلەن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بڵێ وەڵا ئەوەنە پێشمەرگەمەیە گۆڕان ئەمەت قبوڵە سەرچاو قبوڵ دیە ئەگەر بە ئوستوبی ئیقناع بتوانین قەناعەت بەم حزبەی بەرامبەرمان بکەین هەتا ئیقناعی یعنی هەتا سیاست هەبێ پێویست ناکات شێوازەکانی تر بەکاربێنی با ئەو جنت بۆشە دەبێ هێزی سیاسی کە پرۆگرامی هەر پرۆگرامێکێ بچووکترین پرۆگرام تا گەورەترین پرۆگرام کە پرۆگرامی نەتەوەییە و پرۆگرامی دەوڵەتی کوردیە و واجا من ئێستا بەناوی یەکێتی نیشتمانی کوردستان شو دەڵێم یەکێتی لەگەڵ ریفراندۆمە لەگەڵ سەربەخۆییە لەگەڵ هەموو ئەوانەیە بەڵام تۆ بتێ ئەگەر ئیش بۆ کەی دەبێت بیتە هێزێکی کەمەندکێش واتە هێزێک جازب بی دەڵێن ئەوە کێیە باسی دڵداری دەکا ئەگەر کابرا خۆی شاعر بێ و ئەگەر ینی مەجنون بێ بۆ لەیل خەڵک دوای دەکەوێت بەڵام ئەگەر کابرا بەنەوەی کاتۆ باسی دڵداری بکە کەسبیران دەبێت کەمەندکێش بڵێ کاکەتا زۆر بە کورتی کاتم نەماوە پێم بڵێ یعنی بە لە بەرچاوگرتنی دۆخی ئێستا و بە لە بەرچاوگرتنی دەستەواژەی یەک ڕیزی ڕیفراندۆم و سربەخۆی چۆن داواکرێتەوە بێت چۆن هەنگاوی بۆ بنێت زۆر زۆر بە کورتی من لە وەڵامی ئەوەی جەنابەت لەوەی کاگەسترانەوە دەست پێەکەم مەرج نییە یعنی سربەخۆیی و دروستکردنی سیادە و دەوڵەت لەسەر پرسی دیموکراسیەت بۆستی تەجربەی گەلان ئەمەی دەرخستووە دیموکراسیەت سفەیە کە هێزە سیاسیەکان تعزیزی موقعی بەڕێوەبردننی پێەکەن چەمچێکە لە چوارچێوەی بنیادی نیشتیمانیایە گەلانی دنیا زۆر جارچیان و دەوڵەت و سیادیان دروستکردوە دیموکراسیش نەبوو جنوبی ئەفریقا جنوبی ئەفریقا لە بەشەکەی ترات ئاگادارم زیاتر ئەمە خەتەرە بۆچی خەتەرە ئەگەر گۆڕان قەناعەتی بەمە نەکرد تۆ بە زۆر ئیسەپێنی بەسەریا من دەزانم ئیجازە من دەزانم گەلێکی دراوسی وەکو ئێمە تورکیا کە لەسەر حسابی کورد دەوڵەتی دروست کردووە ئەتاتۆرک پرسی بەگەلەکەی نەکرد کە سەربەخۆیی و کۆماری داکەم بەڵام ڕای کاکمەجید زۆر بە کورتی کاتم تەواو بووە دەوڵەت و سیادە بوو هاوڕێیان ئێمە درەنگ دەستمان پێکرد گەر یەک خولەکمان بەنێ سوپاسدانەکەم ناوڕاستی نەوەتەکان سیاسەتی ئاپارتاید ممارەساکرات دەوڵەت بۆ عزوی ئومەمی متحیدەش بوو خۆ ئەبێ مەسەلەن لەسەرەوەی ئەم دەوڵەتە دیموکراسی نیە ئومەمی متحیدە متمانەی بە دەوڵەت بوونی کاکمەجید ڕای تۆ لەسەر هەمان پرسیار ئەو پرسیارەی بە بەرچاوگرتنی دەستەواژەی یەک ڕیزی ڕای ئێوە لەسەر ریفراندۆم و سەربەخۆیی چیە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم خۆشبەختانە لەم مەسەلەی ریفراندۆم و سەربەخۆی کوردستانە یەک لایەن نییە یەک لایەن دروشمی یەک لایەن نەبووە بالمناسبە ساڵی 2005 هەموو لایەنەکان دژایەتی لایەنە سیاسی بارزەکان دژایەتی و ریفراندۆمایان نەکرد کە بزوتنەوەی ریفراندۆم کردیان بۆ سەربەخۆی کوردستان ئێستا ئەم مەسەلەی سەربەخۆی کوردستان مەسەلەیەکە کە هەموو گەلی کوردستانی لەگەڵایە بەڵام بەبێت دیموکراسی بەبێ بوونی موسسات ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە بتوانین بگەین بۆ ئامانجەنەتەوەی نیشتمانیانەکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک مەجید ساڵح سپاس بۆ کاک عەتا شێخ حەسەن سپاس بۆ کاک ستران عەبدوڵڵا سپاس بۆ هۆتێل تایتانیک کە هەمیشە هاوکاری کوردستان 24 بۆی بەرنامەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش بکەین ڕێزی یادگار فایق و تەواوی ستافەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکتر بەخواتان دەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت دەستان خۆش بێ ماندوو نەبن